جارێکتر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە تەوەری سەرەکی ئەم بەرنامەیە سەردانی شاندەکانی هەرێمی کوردستانە بۆ دەرەوە و کاریگەری لەسەر بواری سیاسی و ئابووری و ناوبانگی هەرێمی کوردستان لە دەرەوە. ئازیزان پێشەوەی بگەڕینەوە بۆ تەواوکردنی ئەم بەرنامەیە با پێکەوە ڕاو بۆچوونی هەندێک لە پسپۆران و شارەزایان لە هەرێمی کوردستان ببینی. ئەو سەردانانە پێم وایە نە ئۆرگانیزە ئەکرێن نە بەو شێوەیەشن کەوا ئێمە بتوانین بڵێن سەردانی سەرکەوتونیان بەرهەمدارن لەبەر ئەوەی ئەو وەفدانەی کە بەشدارن لە سەردانی سەرۆکایەتی هەرێم هەم بازنەکانیان زۆر تەسک و دیاری کراوە هەندێک جار وا هەستەکە کە سەردانی عائیلین نەوەک سەردانی سیستەمی سەرۆکایەتی وڵاتێک بی و سەبارەت بەوەش کە ئایا بەرهەمی هەیە یان نا ئەوە دەبێت لە خۆیان بپرسین چونکە زۆر جار ئەبینین سەردانەکە ئەکرێ و کۆتاییشی پێدێ نە دەچوونەکەی خەڵک ئاگادار بوون نە دەستگا ڕاگەیاندنەکان ئاگادار بوون نە لە هاتنەوەش ڕاگەیاندراوێک بڵاو کراوەتەوە ئایا ناوەڕۆکی سەردانەکان مەبەست لە چ بووە ئەو وەفدانەی کە سەردانی وڵاتانی دەرەوە دەکەن شانبەشانی سەرۆکی هەرێم لە چوارچەوەی گروپێکی خێزانیدا کۆبووتەوە باوکو کوڕ و خوارزە و خزم و کەسەکانی سەرۆک خۆی دەبینێتەوە ئەمەش تێڕوانینێکە کە لەگەڵ بنەما و پرەنسیپەکانی دیموکراسیدا ناگونجێتەوە لەبەر ئەوەی کە کۆمەڵێک دەسەڵاتت لە دەوری خێزانەکەی خۆت کۆ کردێتەوە لە کاتی سەردانەکانیشدا بە هەمان پۆست و ئەساسی خزمایەتی سەردانی دەرەوە دەکەی ئەمە تێڕوانینێکی نێگەتیڤ دروست دەکات لەسەر ناوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە دەرەوە وەکو سوودی سانیش دەیڵێمەوە بەڵێ سوودیان هەبوو بەڵام بۆ شەخصی پێگەی سەرۆکایەتی هەرێم بەڵام وەکو میلەتی کورد ناتوانم بڵێم من وەکو تاکێکی ئەو کۆمەلگەیە کە هیچ سوودێکی بەم کۆمەلگەیە گەیاند بێ ئەمڕۆ دنیای ئەولەمەیە دنیای ئەولەمەش واتە وابەستەبوونی وڵاتان بە یەکتریەوە بوونی ئەو پەیوەندیە بە هێزە و ئەو پەیوەندیە بە تینە توکمەییەکەدا بە کوردستان کەواتە ئەمانێک شەبەخشی بۆ هاوڵاتیانی کوردستان ئەو سەردانانی جەناوی سەرۆک بارزانیش بۆ وڵاتانە هەڵبەتە لە بوونی سیقەیەکەوەش هەیە بۆ کەسایەتیە ئەگەر ئەو سیقەی نەبێ ناکرێت ینی تۆ دەبینی بۆ نمونە لە نمایشی کورددا چەندین جار سەرۆک بارزانی ئۆباما کە سەرۆکی ئەمریکای پێشوازی لێکردووە بەڵام لەوانەیە لەو ماوەیە چەندین وڵات هەیە داوای کردووە کە لێ ببینرێ نەبینراوە بە تاکی دەتوانین بڵێن ئەو سەفەراری سەرۆکی هەرێم ئەوەندەی دەچێتە قالبی تایبەتی و خێزانی و واروها حیزبیەوە ناچێتە قالبی دەوڵەتی و یاخود با بڵێن هەرێمی خۆمان بە هیچ شێوەیەک لەبەرەوەی هەتا ئێستا مەرامەکانیان ڕوون نەبووتەوە نازانەوەی اتفاقانێک کە سەرۆکی هەرێم کردێتی چی بووە چی نەبووە ئەو مناقەشانێک کە کراون چی بووە تەنها سەرۆکی هەرێم خۆی دەزانین لەگەڵ چەند کەسێکی بۆیە هیچ کەسێک ناتوانین ئێستا کە بزانین چەند سوودی هەبووە چەند زیانی هەبووە لە بۆی هەر هەمووی لە پشت پەردە کراون و ئەسڵەن نازانین باسی چی کراوە. جارێکتر سڵاتان لێبێ کاک فەلاحیانی بێمەوە لای جەنابەت کە ینی هەندێک بە ئیجابی باسی و سەردانانیان کرد بەڵام هەندێکیش ڕەخنە و گلەییان هەبوو ینی ئەڵێن ئەو سەردانانە زۆربەی ئائیلیە خێزانێکی دیاری کرا و سەردانەکانەکات شاراوەیە لە خەڵک نازانرێت چی بەرهەم هێنراوە هەروەکەوانی کە کاک سەباحیش باسی کرد ینی بۆچی ئێوە ینی ڕای ئام لە هەرێمی کوردستان بەو ئیتیجاها نەتان بردووە کە لێتان تێبگەن سەردانەکانتان گرنگی هەبووە نەک ئەوەی کە وەک باس کرا هەندێک شخص و هەندێک کەس ئیسفادە لەو سەردانان ئاکات. بەڕاستی غەدرێکی گەورەی دەکرێت لە سەردارەکانی سەرۆکی هەرێم و ئەو شاندانەی هەرێم بۆ دەرەوە کە بەو شێوەیە هەڵدەسەنجێنرێت لایەن کەسانێک کە نە ئاگاداری چۆنێتی کارکردن و ڕێکخستنی ئەو سەردانان نەت ئاگاداری ئاکامەکانی ئەو سەردانن لەبەرەوەی ئەو سەردانە کە ئێمە پێ هەڵدەستین لەگەڵ کۆنسڵگەری ئەو وڵاتانە و لەگەڵ باڵوێزخانەی ئەو وڵاتانە بە شێوەیەکی فەرمی جێبەجێ دەکرێت ئەو یەک دوو هەرێمی کوردستان وڵاتێکی سربەخۆ نیە هەر سەردانێک کە ئێمە پێ هەڵدەستین چەندین هەوڵ دەدرێت بۆ شکست پێهێنانی ئەو سەردانانە بۆ پێشوازی نەکردنی ئەو شاندی جەنابی سەرۆک بەو شێوەیە بەڵام بە پێچەوانەوە ڕۆژ لە دوا ڕۆژ پێکەی جەنابی سەرۆکی هەرێم و هەرێمی کوردستان بەتەوتر بەهێزتر بۆ کەوای کردووە لە ئاستی سەرۆکی وڵاتان و وەکو سەرۆک وڵات پێشوازی لێ بکرێت بۆیە غەدرێکی گەورەیە نەگەیاندوتە خەڵک بەداخەوە خەڵکێک لە خۆی ڕەبێ ئەوەی ئاگادار بێدیان ئەگەر هەرگێک سەر پێش وەختە هەڵوێستی خۆیدارە بێ ئەوە خەتا ئێمە لێ بەڵام بێگومان بوونی سەرۆکی هەرێم لەو پۆستە و دەرچوونی بەو شێوەیە چوونی بۆ کۆشتی سپی و چوونی بۆ کۆشتی ئەلیزێ و چوونی بۆ دیداری سەرۆکی رووسیا و چەندین سەرۆک و سەرۆک وەزیرانی وڵاتانی جیهان و پاشای وڵاتانی عەرەبی و جیهان خۆی لە خۆیدا مانای
پێگەی ئەو هەرێمە و متمانەی ئەو خەڵکە بە هەرێمی کوردستان و دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان بوونی 27 وڵات لە هەرێمی کوردستان کە نوێنەرایەتیان هەیە و ئەم ڕۆژنە وڵاتی تر کە لەگەڵ ئێمە و لەگەڵ وەزارەتی دەرەوە فیدرال لە پەیوەندیدان بۆ ئەوی نوێنەرایەتی لە هەرێمی کوردستان بکەنەوە مانای متمانەی ئەو خەڵکەی بە هەرێمی کوردستان بە ئەزمموی سیاسیمان و بە ئایندەمان لێرە بۆیە لای ئێمە زۆر ئاساییە کە ئەو شاندانە دەڕۆن شاندەکان بە ئاشکرا دەڕۆن هەر کەسە و لەنا ئەو شاندانە پۆستێکی هەیە هەمووی پۆستی حکومین کەس پۆستی حزبی نیە و زۆر ئاساییە ئەگەر کەسێک پۆستی حزبی هەبێش لە بەڵام پۆستی حکومی هەبێت بە پۆستی حکومیەکەی کەوا دەڕوات بۆیە ئێمە لەگەڵ وڵات مامەڵە دەکەین ئەو پەیوەندیانە پەیوەندی فەرمین پەیوەندی خێزانین پەیوەندی حزبیژنین و زۆر جار جەنابی سەرۆکی هەرێم ڕەتی کردوێتەوە کە سەردانێک بکات ئەگەر وەکو سەرۆکی هەرێم پێشوازی لێ نەکرێ و مامەڵی لەگەڵدا نەکرێت. بەڵێ دەستخۆش کاک سەباح ینی ئەم بە خەلەلی کە ئێستا ئەم خەڵکە باسی کرد کە گلی و گازندەکانیان زۆر بۆ چیە گەڕێتەوە بۆ کەم تەرخەمی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمە گەڕێتەوە لەوەی کە ناتوانن وەکو خۆی ئەوەی کە ئەیانەوێ بیگەێنن یاخود وەکو پێشتر باست کرد تەنها لەبەر ئەوەی کە کۆمەڵێک کەسی دیاریکراوە ئەم سەردانانە ئەکەن و خەڵکییان لەگەڵ نییە هۆکارەکەی چییە؟ خۆی ئینتیباعێک دروست بووە ینی هەر شتێک زۆر دووبارە بێتەوە خەڵک ئەزانێ ئەمە شتێکی سوتفە نیە ینی شتێکی اتفاقی نییە ئێمە هەستەکەین ینی ئەو سەر پێکاتەی شاندەکان یا لە حیزبێکی دیاریکراو یا لە بازنەیەکی تایبەتی دیاریکرا و پێک دێت پێک هاتووە ئەمەش پرسیار لای خەڵک دروستەکە و حەقی خۆیشیانە خەڵک چونکە خەڵک خاوەنی ئەم هەرێمەیە و خەڵک ئەو متمانەیە داوە بە سەرۆکایەتی هەرێم بەڵام ئەرکی سەرشانی سەرۆکایەتیش ئەو گومانە بڕەوێنێتەوە لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەو کەناڵانەوە کە هەیە ینی پێم وانەیە سەرۆکایەتی هەرێم ئەو ئیمکاناتەی نەبێت کە فعلەن گومانی ئەو خەڵکە بڕەوێنێتەوە و حقیقەتەکان بخاتە بەرچاوی خەڵک گومانە بڕەوێنێتەوە و ڕەنگە ینی بەشێکشی پەیوەندی بەوە بێ خەڵک هەمیش لە دنیایەکایە کە هەموو معلوماتێکی دەست ئەکەوێ ینی خەڵک ئێستا وشیارە خەڵک ئاگادارە بەوەی کە ئەم پەیوەندیانە چ پەیوەندی سیاسی بێ پەیوەندی ئابووری بێ پەیوەندی ڕۆشنبیری بێ ئەبێ لەسەر زمینی واقع ڕنگ باتەوە ئێمە لە هەستەکەین لە کوردستانە گەشە سندنێکی فعلەن ئابووری باشەیە بازرگانی باشەیە بەڵام لە ڕووە سیاسیەکەەوە لە ڕۆ ڕۆشنبیری و کەلتوریەکەیەوە تەماشا ناکەین کە ئەو پەیوەندیانە ڕەنگی دابێتەوە بۆ ناو خەڵک و خەڵک بە شێوەیەکی مەلموس هەستی پێ بکە کاتێک کە مامۆستایەک قوتابیەکانی ڕەنگە مەسەلەن باش تێنەگەن لە قسەکانی پێش هەموو کەسە بێت لۆمەی خۆی بکە نەک لۆمەی قوتابیەکانی بکە ئەمە دەرسێکە کە بێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەری بگرن مراجعەیەکی خۆیان بکەن ئایا توانیویانە مامەڵەیان لەگەڵ خەڵکە ئەو مامەڵە شەفاف و ڕوو نەبێ کە فعلەن وەڵامی پرسیارەکانی خەڵک بدەنەوە وەڵامی داخوازی و تموحی خەڵک بدەنەوە یان ڕەنگە ئێمە وەکو پەرلەمانتاری ئەوانی کە بە شێوە لە شێوەکان نزیکین لە مەسئولینەوە هەندێک لە دەستاوەردەکانی ئەو سەردانانە ببینین و هەستی پێ بکەین بەڵام عامەی خەڵک وەکو پێویست ئاگاداری مۆزوعەکان نییە و بەشێ لەو پەیوەندیانە بەڕاستی هێشتا ینی ڕەنگە دوورنماکەی بۆ دوا ڕۆژی ئەو خەڵکە دیار نەبێ و ڕۆشن نەبێ بەڵێ ئەوانی کە پەیوەندی بە بەستنی گرێبەست هەیە لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیا گەورەکانی جیهان تاشان ئێوە وەک پەرلەمانی کوردستان ئاگداری ئەم مەسەلان ئێمە خۆی لە گرێبەستە نەوتیەکانە چەند قۆناغی هەیە لە قۆناغی دەستپێکردنە بەڕاستی ئاگادار نین لە ئەوەی کە بۆمان هاتووە لە قۆناغی تەسویقایە ئەویش بە شێوەیەکی نیوە ناچڵ یعنی وەکو راپۆرت بۆمان هاتووە خراوەتە بەردەستمان و پێش ئەوەی ئێمە وەکو پەرلەمانتار کە لە لیژنی پیشەسازی زانیم ئەندامانی لیژنی پیشەسازی گلەیان هەیە لەو مۆزوعە لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان بۆ خۆیان گلەیان هەیە کە ئاگاداری وردەکاری ئەو گرێبەستانە نین. دەستخۆش ئەگەر ینی تەماشای ئەو ئاڕانت کرد بێت کە زۆربەی زۆری بە بەو ئیتیجاها بوو کە ڕخنەیە کرد ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان نەیتوانیوە ینی ئەوەی کە ئەوێت بە تەواوەتی بگەێنێتە ڕەئی گشتی خەڵکی کوردستان یاخود ئەوەیە وەکەوان باسیەکەن ڕاست دەکەن ینی ئەمانی کە هەیە تەنها بۆ لەبەر هەندێک لە بینی دوو قەوسە هەندێک بەرژەوەندی تاکە کەسی ئەم سەردانە ناکرێت.
لە راپۆرتەکە ڕێزمێ بۆ هەموو ئەوانەی بەشداریان کرد هەندێکیان تێگەن نەگەیشتن و لە تایبەتمەندی ئەم بوارە ئەوە هەندێکیان هەندێکشی ئەوە بوو کار لە ڕاستیە وەکو دکتۆر باسی کرد حکوومەتی هەرێم نەیتوانیەوە بە پەیامەکەی خۆی بگەینێ بەڵام بەشە سەرەکیەکەی کە ئێمە لەم بەنامەیە قسەی لە سەرەکەینەوەیە کە ناڕوونی هەیە لە پرۆسەکە و بەڕێوەبردننی پرۆسەکەیە ئاکامەکانی دەستکەوت هەیە و بەرچاویشە و پێشوازی لە ئاستێکی باڵایە کە ئەمە هەمووی وەکو دەستکەوت ئەتوانی مامەڵی لەگەڵا بکرێت بەڵام کێشەی سەرەکی لە ناڕوونی لە بوارەکەیە بۆ نمونە ڕێکەوتنامەی هەولێر ئەوەی کە بە ڕێکەوتنامەی هەولێر ناسرا بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی لە ڕاستیە کەس ئاگادار نەبوو لە بینی دوو کەس کرا بە دوایی کە خودی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بڵاویان کردەوە دەقی ڕێکەوتنامەکە لە ژێرەوە ئیمزای بەڕێز نووری مالیکی وەکو سەرۆکی حیزبی داعوە بەڕێز مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە هەمان کاتا ئەمە وەکو هاوپەیمانی کوردستانیش و هاوپەیمانی دەوڵەتی یاساش مامەڵی لەگەڵە کرا کەس ئاگادار نەبوو دوای تەنگژەکانیش ڕاگەێنە کەواتە ئەمە خەلەلێکی گەورەیە پێویستە چارەسەر بکرێت بەپێی دەستوری عێراقیش لە ڕاستیە ئێمە ئێستا لە ڕووی یاسایی و دەستوریەوە لەوانەیە کاک فەلاح باشتر شارەزای ئەووارەیە کە ئێمە وەکو دیفاکتۆ ئێستا ممارەسەی سیاسەتی پەیوەندەکانی دەرەوەکەین بە تایبەتی لە ڕۆ سیاسەکەیەوە چونکە لە ڕووی سیاسیەوە ئێمە دەوڵەتێکی فیدراالین هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالیە لە ناو دەوڵەتی ئیتیحادیە بە پێی دەستوری هەمیشەی عێراقی ساڵی 2005 دیاری کراوە کە سیاسەتی دەرەوە دەسەڵاتی حەسری حکوومەتی ئیتیحادیە بەڵام ئەوەی هەرێمی کوردستان ممارەسەیەکە بەشێکیان ئەمری واقع وەکو دیفاکتۆ ممارەسەیەەکە بەڵام پرسیار لەوەیە کە بە درێژایی حکوومەتەکانی عێراق لە دوای 2023 وەزیری دەرەوە پشکی کورد بووە سەرۆکی کۆمار پشکی کورد بووە پۆستی زۆر باڵاش لە ئەنجومەنی وەزیرانە پشکی کورد بووە بەڵام تا ئێستا بۆچی لە سەفارەتەکانی عێراقا نوێنەرایەتی هەرێمی کوردستان نییە کە بە پێی دەستورە و مافەدرا بە هەرێمی کوردستان ئێمە و پرسیارە وەکو هاوڵاتیی خەڵکی کوردستان لە بەرپرسانیەکەی بۆچی نەتوانراوە ئەوە جێبەجێ بکرێت ئەگەر بڵێ حکوومەتی عێراقی ڕێگەنادا ئەی ئیشی وەزیری خارجی تا بەو ماوە درێژەچی بۆ ئەو هەموو دەستکەوتانی بەدەستێناوە بۆ عێراق تەنها دەستکەوتێک کە لە دەستورە چەسپێنراوە بۆ هەرێمی کوردستان بەدەستها بۆ هەرێمی کوردستان نیە ئەبێ هەموو پارێزگاکانی بەڵام هەرێمی کوردستان تاکە هەرێمی فیدراالیە ئەتوانرا بە تەوافقێکی سیاسی نێوان لایەنەکان لە مفاوەزاتە دانوستانە هەرێمی کوردستان شتی هەیەبیدا بە لایەنەکان بۆی ئەوانیش ئەو مافەی بدەنێ و ئەوە لاوازی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان بۆ کە نەیتوانێت ئەو مافە بچەسبێت.